لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان خواز لەسەر شیرینی زیاد دەبێت بە تایبەت جۆرەکانی برمە و لوقمەقازی و زلۆبیا. شیرینی خواردن لە ڕەمەزاندا و بە تایبەتیش لە کاتی ڕۆژوشکاندن سونەتە و کللتوری مسڵمانانە. شیرینی یەکەم میوانی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. لە ڕاستیدا خواردنی شیرینی لە مانگی ڕەمەزاندا بۆتە کللتورێک. خەڵک زۆر گرنگی بە خواردنی شیرینی دەدات. پێیان وایە ئەو زێ ڕۆژان ڕۆژوگرتنەکەەوە لە دەستیان داوە بەو شیرینە پڕ دەکرێتەوە. بەڵام ئەوەی جێگای داخە بەشێک لەو خەڵکە زیادە ڕەوی دەکات لە خواردنی شیرینی. من بۆ خۆم وەکو هاوڵاتێک شیرینی دەکڕم، بەڵام ڕەنگە سنوورێکیشم بۆ خۆمدا نابێت، چکە پێم وایە ئەوەندە پێویست نییە شیرینی بخورێ. دەکرێت تەنها بۆ ئەوەی کە تۆ دوای ڕۆژەکەت وزەیەکت پێ بەخشێ کەمێک شیرینی بخۆی. پێمانی پێویست ئەوەندە شیرینی زۆر بخۆی. خواستی شیرینی لە ڕەمەزاندا زۆرە بۆ هاوڵاتیان، خەڵک زۆر دەیباتەوە لەبەرەوەی کە ئەو کەسە بە ڕۆژوو دەبێت و ڕێزەی شەکر و ڤیتامینات و شت کەم دەبێتەوە، خەڵک بەکاری دێنێ. لە ڕەمەزاندا بە تایبەتی شیرینی لوقمەقازی بامیە و زولوبیا و ئەو شتانەدا دەفرۆشرێت لەبەرەوەی کە خواستێک هەیە تەنها ڕەمەزان نەژە دروست دەکرێت، وەک پاقلاوە و شیرینی تەڕ و ئەمانە نییە. دکتۆرێکی پسپۆڕیش هۆشداری دەداتە کەسانی ڕۆژوەوان لە کاتی بەربانگدا خۆیان بە دوور بگرن لە زیادەڕەویکردن لە خواردنی جۆرەکانی شیرینی. دەشڵێت وا باشترە بۆ کاتی ڕۆژوشکاندن خورما یاخود میوەیەکی شیرین بەکار بهێنرێت. بەڕاستی تا بتوانین شیرینی کەم بکەینەوە، شەکر کەم بکەینەوە. شەکر بۆ زۆر شت خراپە، بەڵام بە تایبەتی بۆ چوار حاڵەتەیە کە باش نییە، بۆ دەم و دان و بۆ پووک باش نییە، وەزنی ئینسان پێی زیاد دەبێ، ینی بۆ قەڵەوی باش نییە، بۆ دڵ و بۆ مێشک باش نییە، بۆ کە ینی ئەگەری جەڵتەی مێشک و جەڵتەی دڵ زیاد دەکا، بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆداکە خەڵکێکی زۆر گرفتی شەکرەی هەیە. ئێمە کە ڕۆژوو دەشکێنین حەزمان لە شتی شیرینە بە شتێکی شیرین بیشکێنین. تەوان زۆر جۆری شیرینی هەیە، بەڵام ئەگەر میوە بێ، ئەگەر خورما بێ باشترە لە شتێک کە شەکری تێدایە، شەکری دەستکرد. بۆ نمونە خورما باشترە لە پاقلا و لە برمە و لە لوقمەقازی و ئەو شتانە. دکتۆر و پسپۆڕانی خۆراک دەڵێن باشترە لە ڕەمەزاندا واز لە خواردنی شیرینی بهێنرێت، چونکە مرۆڤ ماوەیەکی زۆر با برسێتی ماوەتەوە و خواردنی شیرینیش زیانی بۆ تەندروستی گەدەی دەبێت. هەروەها ئامۆژگاری ڕۆژوانان دەکەن لە خۆراکە سوورەوە کراوەکان دوور بکەونەوە و بەهارات کەم بەکاربهێنن. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.